بەشێک لە دیوانی براکوژن خوێندەوە. زۆریان دەڵێن خوێن دەدا. ئەو دیوانە چەند جار و چەند جار بەڕاستی خوێنمەوە بزانم چ جنێوەکدا شتێکن شتێکی وان نووسیوە هەر چەندێک خوێنمەوە شتێکی وان نەبووە هەمووی بۆ بەرەی فاکن هەمووی حەقیقەتن هیچ جنێوش تێدا نابینەوە. هەمویان ناڵێن زۆر دەڵێن چاک دیفاعیان کرد بەڵام لە ڕۆژگارێکی زۆر تاو و زۆر دژواردا ئەو شەعرە خوێنرایەوە لە هۆڵی شارێکدا کە پڕ بوو لە چەکداری دوو برا بە ئەرچی ئەخلاقی خۆم زانی لەو ڕۆژە ڕەش و تارەدا بێدە نەبن خۆم و ماڵ و منداڵی خۆم هاتینە ناو هۆڵەکە کەسێک ئەوەی ڕەچاو نەکرد تەنیا بیر لەوە دەکەنەوە بە شێو جنێویدا. لەو نێزیکانە دیوانی براکوژی بۆ یەکەم جار بڵاو دەبێتەوە. ئەو شەعرە لە ماوەی 50 دەقەدا لە شاری هەولێر خوێنرایەوە. قەت ئەو شەعرەم لە هیچ جێگە تا ئێستا جاریشتە نەخوێنێتەوە، یەک جاریشی چاپ نەکردوون. بەدەیان جار خەڵک بۆ خۆی دەنووسیتەوە و کۆپی دەکا و چاپی دەکا و بڵاوی دەکاتەوە ئەم باخەڵ و ئەو باخەڵ دەکا، بەڵام خۆم ئەوم نەکردووە تا ئێستا. واتە خەڵک خۆی پێویستی بەو شتە هەبوو بۆ خۆ پاراستن. ئێستا دوو بگە لەو شەعرە دەخوێنمەوە کە زۆر تۆخی ڕەنگە دەڕێن جنێوی تێدایە. با بزانین جنێوەکان لەکوێن. لەم نیشتیمانە چارە ڕەشەدا چیتان هێشتووە دابەشی نەکەن وەک ڕەزی خۆتان. ئەوە جنێوێ هیچیان دابەش نەکرد. لەم نیشتیمانە چارە ڕەشەدا چیتان هێشتووە دابەشی نەکەن وەک ڕەزی خۆتان. هەر بە شەهیدان سەرمان بڵند بوو ئەوانشتان کرد بە پەسی خۆتان. ناوێرم قەڵەمێک هەڵگرم، ناوێرم کراسێک دەبەرگەم، ڕووتان ڕەش بێ تا ڕەنگەکانشتان ڕەش کرد. ناوێرم قەڵەمێک هەڵگرم، ناوێرم قەڵەمێک هەڵگرم، ناوێرم کراسێک دەبەرکەم، ڕووتان ڕەش بێ تا ڕەنگەکانیشتان ڕەش کرد. بڵێم پێ بکار یا قوتابی ژن یا ئافرەت، ڕووتان ڕەش بێ تا وشەی ناو پەرهەندەکان. بڵێم خوێندکار یا قوتابی ژن یا ئافرەت، ڕووتان ڕەش بێ تا وشەی ناو فەرهەنگەکانشتان بەش کرد. دوو کەناری زەی جاویدانی خانی و حاجی قادرتان بەش کرد. خاک و ئاو و ئاگرتان بەش کرد. توا چیتان هێشت، توا چێتان هەیە بگرە کەحپەڵ سوورەیەکەکە. دوو کەناری زەی جاویدانی، دوو کەناری زەی جاویدانی خانی و حاجی قادرتان بەش کرد. خاک و ئاو و ئاگرتان بەش کرد. توا چیتان هێشت